سڵاتان لێبێ بەڕێزان بەرەو دەستپێکی ساڵی نوێی خوێندنە ڕووین پێداویستی قوتابخانە ئیتر لە مولا دەبێ بۆ قوتابەکان بکڕین من دەمەوێت بەنامەم جارە بزانم ئەو پێداویستیانەی کە بە هەر قوتابیەک پێویستە چی وچین و مەسروف چەنە لە ئێستاە کە کێشەی موچە هەیە نزیکەی یانی سەر و دوو مانگە موچە خۆران موچیان وەرنەگرتووە تا چەند گرفت بۆ خێزانەکان دروستەکە بۆ دایک و باوکان دروستەکە لە کڕینی پێداویستەکانیان دەمەوێت بزان نرخ چۆنە بە هەر قوتابێکیش چی پێویستە ئەو ڕنگانی کە بۆیان دانراوە چین بۆ چەندێک مەسروفاتی هەیە لەگەڵ ما بن من لەگەڵ بەشێک لە دوکاندار و دایکان و باوکان کاتون بۆ کڕین قسەکەم ئێوەش بینێری وەڵامەکانیان بفەرموون. بابەتی قوتابخانە ئەمساڵ زیاتر پۆلێکی پانتۆڵ و تیشێت و جلی ڕاضە و ترە شتانەمان هەمووی هەیە کچان و کوڕانی بەڵێ بەڵێ زۆر باشە وەکو نرخ چۆنە وڵای تقریبان هەر وەکو پاروایە بەڵێ ئەم ساڵەوە وەکو ئاگداری موچە تاسیری لەسەر بازار زۆرە ئەوە یەک دوو مانگە موچە نییە تا چەند کاریگەری بووە لەسەر ئەوەی خەڵک بۆ پێداویستەکان وڵای خەڵک تۆزێک ساردە لە کڕینیشە چکە احتیمالیەوە هەیە گەر مەعاش ئاوا بێت بایکۆت هەبێت کابرا جلی بۆ چیە کاتە بایکۆتە بێ ڕەنگە زەرریش زۆر زەرە بێ بەڵێ ساڵێکی شێ شەروامان لێ هادێمە باشە کاتێک کە دایکێک باوکێک دێتە ئێرە چەندێکی بە چەندێک مەسروف بۆ تەلەبەیەک دەرەچیانی بۆی بکڕێت ئەگە هەر جلو بۆرگەکە حسابکەی تقریبان 50,000 شێوێت ئیتر بەبێ قەرتاسیە ینی چی و چیە ئەوەی کە ئەیجلێک و تیشێتێک و جلێکی وەرزش و ترگە قەمیسێکشی بۆ بکڕێ ئەوەیە 50 بۆ 600 بۆ 600 ئێوە خەڵک زۆر سەردانتانەکە ئەم مدەیە حاڵەتت بینی و دایک و باوک بێت نەتوانێت و پێداویستانە زۆر ئارۆڵە چیانی چیان کردووە لەو حاڵەتان وڵی هیچ خۆ تۆ وەکو دوکاندار یعنی وا تۆ لە ڕۆژێکا توانیت هاوکاری شخصێک بکەیت خۆ تۆ ناتوانانی ئەی هەرەوەیە هیچ ناوەکوی کە بڵی ڕومانتێگا ڕۆژانە شتیوە حاڵەتی وا زۆرە بینی دێتە بەردەست زۆر مەسروف تقریبا هەر مناڵێک 50,000 بێ 50 بۆ 6 بەڵێ چی ئەبێ بۆ بکڕین جانتای ئەبێ جلوبەرگی ئەبێ پێڵاوی ئەبێ ئیتر هەم شانەتانە ینی بەلایانی کەم 50 بۆ 6 50,000 بۆ 600 بێ باشە وەکو زانین هەموو بابلین بازاری ئێرەوە ژێوی خەڵک بە موچەوە بەسراوە موچەژەوە نزیکەی دوو مانگە نییە تا چەند ئەمە ئێستاکردنەوەی قوتابخانە و ئەو مەسروفاتانە بۆ دایک و باوک زەحمەتن وەڵای ئاستی ئابووری خەڵک زۆر دابەزیە لەبەر ئەوەی مەعاش نییە پێویستە بە حکوومەتەوە حکوومەت مەعاش بدا بژێری خەڵکی باشە بێ بەتایبەتی بۆ ئێستا کە ئیتر پێداویستی قوتابخانە بە تایبەتی بۆ ئێستا حکوومەت هیچی نەکردەوە بە خەڵکی زانین خێزانی وای شەیە زیاتر لە تەلەبەیەکی 4-5 تەلەبەی هەیە کامترین ئایلە 2 تەلەبە 3 تەلەبەیە بەڵێ حاڵەتت بینیوە ئایلێک نەتوانن ئەو پێداویستیانە بۆ مناڵەکانە بانگ دابین بکەن تقریبا لە 140-50 بەتەواوی ناتوانێت شتەکان بکڕن بەتەواوی ناتوانێت بەڵێ حاڵەتیشی بینیەوە بەڵێ حاڵەت هەیە زۆرە بەس خەڵک شەرمووە کە خۆی دەرناغە خۆی شارێتەوە بەڵێ جگە لەمە پێداویستی قرتاسی ژەبێ بکڕن ینی جلو بەرگەکە لەولاوە قرتاسیەکانی لەولاوە بێ چی بۆ دەفتەرە قەڵەمە مساحەیە چەند تەلەبەتێت من 2 تەلەبەمەیە پۆلی چەندن یەکیان پۆلی 4 ئەوەکان پۆلی 7 ئەزانی ڕەنگەکان چیان ینی بۆ ڕەنگەکان بە ئام پشتی ڕەساسی سپی لە ئێستای وەزەی موچە باش ئەنی خەڵک نزیکەی 2 مانگ زیاترە موچەی وەرنەگرتووە ئەم داوامی ژەکرێتەوە تا چەند ئەم بارگرانی لەسەر ئەنی کە سوکاری قوتابی دروستەکە پێداویست زۆر دروستێکە سپاس بەخۆ من موچە خۆر نیم موچە خۆر نەوەڵا لە خۆی سپاس بخۆ ئەی دەخوای گەورە بەزێت چاوەڕوانی دەستێم حکومەتە ناکەم پێت خۆشەکە وەڵا سایق تاکسیمەوە 20 ساڵە ئیشەکەی خۆتت پێ باشتر لە مرتاحم لە خۆی گەورە بەزیادمە الحەمدولله ئەم وەزعی ئێستا تا چەند ناڕەحەتە بۆ دایک و باوکان کە موچە نییە و کوتەمان موچە نەبێ ڕەنگە ئیشەکەی تۆش تا ڕادەیە کەس بێت و هەموو ئیشەکەی تاکید کەس بووە بەرەوەڵا تا چەند بارگرانی بۆ سەر دایک و باوک مەسروفی قوتابجار ماڵی وایە 3-4 تەلەبەی هەیە والله ئەمە دراوسێمانەیە 2 تەلەبەیە قەنەعات بکرێ پاسەکەی پێ نادرێت 2 تەلەبەی ئەرە واللهی
کرێ پاسیشی هەیە منەوەم بیر ئەرە وەڵا کرێبازیشی من هەردوویان بگرە پاسە مشوە گەنێکیان چوری بێن دەزارێکیان تقریبا 30,000 حاڵەتت بینیوە لەو بابەتە نەتواننەوە پێداویستیانە دابین ئارە وەڵا وەڵی چی بکەن کابرا مەجبورە بە بێ بینێرە ئەرە وەڵا وەکو پێداویستی ژل و بەرگۆمانە ئەویان نازان لەوانەیە خێرخواست بۆیان بکردن پۆلی چەند تەلەبەکان پۆلی سێم تەوەستەمان هەیە و پۆلی یەکمان هەیە و پۆلی پێنجمان هەیە ئاگاداری ڕەنگەکانی کە بێچیانمە بکڕی من نادایکیان ئاگادارە تۆ ئاگات لێنێ تۆ بەزایدی مەسروفەکەی باڵێ بەتاش زۆر باشە ئەبێ چی چیانمە بکڕی بۆ ڕێکی لە تەلەبەکان وڵای تر بۆ کچەکان عەزیە و کراس و بۆ کوڕەکانی شتی شێرت و پانتۆڵ و زۆر باشە ئەو کۆزانین ئێستا بژێوی خەڵک هەمووی پێویستە بە موچەوە دوو مانگیشە ئەوە بەرەو زیاترە ڕاموچە نییە لێسەی شادەوام بەرەو داینکردنەوە ئەچێت تا چەند ئەمەم بۆ خێزان ینی مەسروفە بۆ تا چەند بارگرانیە لە ئێستاە حتمەن بارگران موچەش نییە و داوامیژەکرێت بە تاکید بارگرانە چۆن بارگرانی نییە بە تایبەت بۆ چینی مۆزەف و ماشخۆر زۆر هەمووی چاوەڕێ ئەوەیە کە حکومەت موچە بدات حتمەن بە تاکید وایە ڕاست باشە حاڵەتت بینیوە ینی وەکو باوکێک خێزان هەبێ نەتوانێن پێداویستیانە دابینکیان گرفتی واللهی بڵێم چی وەکو خۆم کەسێکی دیاریکراو نییە بڵێم حاڵەتێکم بینی و بەڵام بە تاکید هەیە و زۆری شەکەم نییە تۆ ڕۆژانە لە ناو خەڵکابینیە گەو لێ بێ بەڵام تر ڕەنگە کەسێک وەکو ناسیاوێک نەناسی بۆ شێوێ بەڵام هەیە زۆر ڕەنگە زۆربەی لەبەر شەرم نانی نەتوانێەوە حتمەن ئەوە وردە وردەش دەرەکەوێت جارێ با داوام کرێتەوە لە مەکتەبەکان ئەم ناڵەکان هەستی پێەکەن بەس باوەڕێکانیانەکەن دەرەکەوێ تا قوتابخانە نەکرێتەوە ئەو حاڵەتانە ڕەنگەشتاما بێتی کاتی ماوە ڕەنگە مامۆسای مەکتەبەکان زیاترم شتا ئاگادار بە بە تاکید وایە ڕاست بە چەندێک مەسروف بۆ هەر مناڵێک دەرەچی لە جلوبەرگ و قورتاسێ و پێداویست وەڵڵاهی ڕەنگە بچێتە نزیکەی 50,000 ئەگەر شتێکی ئەتیادیش بکڕیشتی زۆر باش بکڕی ڕەنگە زۆرتر بێ ئەگەر شەکە کوالەتی تۆزە بەرسەر بێن بۆ مناڵە سەرەتایەکانیش بە 50 ڕەنگە بۆ مناڵی بۆ تەلەبەی تەوەستە و ئامادەیی ڕەنگە زیاتر بێ نزیکی 100,000 بێتەوە ئەی چۆنەوە لەوەی خێزانیشمان هەیە زیاتر لە تەلەبەیەکی هەیە 4 تەلەبە 5 تەلەبەی هەیە بە تاکید وایە بە جارێک بۆ نمونە 550,000یان 500,000 ئەمە مەسروفێکی زۆر حتمەن وایە عليكم السلام ورحمة الله وبركاته. قوتابخانە ئەکرێتەوە لەمە لایتر پێداویستی قوتابخانە جلوبەرگە قرتاسەیە جانتاوە پێڵاوە زیاد دەکەن بۆ موچەش وەکو پێویست نییە سەر و دوو مانگە موچە نەدراوە تا چەند زەحمەت و بارگرانی بۆ سەر دایکان و باوکان دروستەکان دایکان و باوکان زۆر ئەرکیانەکەوێتە سەر زۆر ئەرکیانەکەوێتە سەر بە بۆنەی چیوە بە بۆنەی ئەوە ئەم عوتڵی هاوینە هەر مەسەف و ژیانەکە بۆ بەڵام سە قوتابی کراوەتەوە مەکتەب قوتابخانە کراوەتەوە قوتابیان ماڵی وا هەیە سێ قوتابی چوار قوتابی وەکو زیاتریشی هەیە تێگەی ئەم قوتابیانە ئەی پێویستیان پێویستە بۆ قوتابخانە جلوبەرگە پێڵاوە تر کەوتمان پێویستیە خۆتەزانی هەموو شتێکە گرێتەوە جلوبەرگەوە پیاڵاوە و گۆرە بێ و پێویستیەکانێتی جا چارەسە بۆ ئەوەی حەلی ئەم شتێ بکرێت هیچ ئەوەی بە بۆچوونی من یەک ڕێگە هەیە لەبەرەوە موچەکەیش کەمە زۆر هاوڵاتیش هەیە موچەی نییە زۆر هاوڵاتی هەیە موچەی نییە ڕەنگە چەندەها خزمی خۆمان هەبێ موچەی نەبێ بەڵام زۆربەی ئیشەکانی بازارش بەسراوە بە موچەوە ینی بۆ منە دوکاندارەکان ئەگەر موچە بدرێ ئیشەکەی ئەوانژەکرێتەوە ئەوانش خێریان دەسەکەوێت بەس ئەگەر موچە نەبێ هەم خێزانەکان ینی ناتوانین پێداویستی دابینگەن هەم دوکاندارەکان لە زەرەرە دڵنیا بە لەبەر چی لەبەرەوە ئەگەر هاوڵاتیان پارە لە گیرفانیان نابێ تێنە بازار پێویستەکانی خۆیانەکڕن ئەگەر پاریان لە گیرفانان نەبێ زۆر لێ نانەون بۆ کڕینێکی دەبەرەوە گومانێکەکەن لەبەر ئەوە لەم ڕۆژە مەعاشەکە بۆتە گومانێک نازانی ئەدێیان حاڵەتت بینیەوە خێزانە دایک و باوکێ نتوانێت پێداویستیانە بە تەواتی دابین ئیمساڵ حالیان نەمبینیوە بەڵام دڵنیا بە پیاو ئەبێ کوردەواری ئەڵێ مانگ بە کوردەواری ئەڵێ پێویست ناکات دەستی بۆ نیشەکەمان خۆی دەرەکەوێت هەمومان ئەزانین
کابرای وا هەیە مەعاشیشی هەیە دیقەتەکەی فریان ناکەوێت ئایلێ مەعاشی نەبێ پێویستێکی نەبێ ئەوە ئەرکێکی قورس سەرشانی بەڵام یەک ڕێگە هەیە ئەگەر بۆ چوونەکەی من بە بۆ چوونی من ئەگەر بتوان تەربێش قبول بکە ئەو قوتابیانە ئەگەر بتوانن جلەکانی ساڵی پێشوش هەندێکی بەکاربێنن بۆ ئەوەی ژیانیان ئاسانتبێ ئەوە باشترە کاراسانی وکرێلانیە لەبەرەوە جلەکانی ساڵی ڕابردوو ئەوەی کەماغە بەکاری بێنێ و دانی بڕوا پێی بڕوا بەڕێوە لەبەر ئەوە وەزعەکەی وایە دوو هەم داوام لە هەموو ئەو خزمانە هەیە هەمومان خزممان هەیە کەسمان هەیە تۆزە وەزعەکەی باشترە چاوی لە ئەوانەوە بێ کە خزمی خۆیەتی و قوتابیان هەیە و چاویان لێوەنیەوە خێرێکی گەورەشە چونکە بۆ قوتابی بۆ مناڵ بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ الدال على خەیری کەفاعیلیە هەرچی کەسێ بیوە بە دەلیلی خێرێک بەقەدەر ئەوە خێرێگا کە ئیشەکەی کردووە ئەو برایە هەڵئەسێت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ المسلم من سلم المسلمین من لسانی ويده ئینسان لەو ئینسانەیە کە بەدەستی و بە زمانی و بە گیرفانی چاکە بکە بە ئەو هاوڵاتیانێشکەوە خزمەکانیان دەستی کورتە و قوتابیەکانیانی بۆ دابین ناکرێ بتوانێ بە گوێرە خۆی شتێ دابینی بکە بۆیان ئەوە شەر کار ئاسانی ترە ئەجا داواشمان لە دەوڵەمەنە بەڕێزەکان هەیە لا لە فەقیرەکان بکەنەوە لە بەرچی لەبەرەوە ئەمە وەزعەکە کە هاتووە مادەم هاتووە ئەبێ شەکردەواری ڕەشانی بووێنە بەر هەتا خۆ حەلێکیمان بووەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ القەناعەت كنز لا يفنى ئینسانی لەم ڕۆژە ئەبێ قەناعەتی هەبێ بە وەزعەکە خوای گەورە لە قورئانە فەرمێ فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا گۆڕان تێ بەسەر زەلامە گۆڕانی ئیمڕۆ وەزعەکە وایە بەیانی احتیمالە باشتر بێ ئەم وەزعەیەش ڕەنگە فترەیەکی کاتی بێ چەند ساڵێک تر ئەمە کۆتایی بێ ئەمە تاخیرەوەیەک بوانێت کە هەبوون جەنابتان و ئەم برانە تەمەنتان هەیە بەڵام بەخە ئێمە تەمەتان نییە گۆڕانکاری گەورەمان بینیوە کاتی ئێمە گۆڕاوی شەو گۆڕان کاتریشە هاتووە گۆڕانیە بەسەر ئینسانە چۆن قوتابی لە ئەوڵە دیقەتەکەی ماندووە بێ هیلاکە بێ جاریوا هەیە ماندووە بێ ڕقی لە کتێبەکانیشی هەڵەسێ بەڵام تەحمل کات لای کە ئیمتیحانی کرد و نەتیجەی وەرگرت هیچی پێوە دیار نییە و فەریعی و خۆشەکەی بۆیە. داکێک بی ئەم جلوبەرگە بکڕێ بۆ منداڵەکەی ئەمە کێسە دەسێ لە سەرەتی چەنی تێچێ ینی بۆ پۆلی بۆ نمونە 1 تا 6 سەرەتایی ئەمە بەس تەنورەکە بای 20,000 قەمیسەکەش بای 15 هەردووچی بای 35 ئەڕەوەڵا باشە بەڵام خۆ قوتابیەکە تەنها ئەمە نییە پێداویستی تریشی تابان کاکباقی قسەی کرد هەموو شتێکیوێک قەڵەمێوێ دەفتەریەوێ کاکە تەکسیەوێ شتێوێ هەموو شتێکیوێ باش ئێستا کە وەزعی موسە باش نییە هەستەکەن کە خەڵک نەتوانێت پێداویست ساڵ لە فەرقیە دوێنێ هەر ڕێک ژنێک ئەم قاتەی ویسودی بەخوا قەرزم کردووە هەر ڕێگە و قاتی قەرزم کردووە واوەدی قەرزم کردووە خاترم کرد بە سییانە ئەوە کامل ئێوە دوکاندارن نیتر لە مەولا خەڵک زۆر ڕوتان تێکە ئەو حاڵەتانە چین بینی وتەکە ئەوان نەتوانێت بەخوا ئاوای سەد چەندەها ژنێت پێی نییە کاکە یانێ وڵێ خاترم بگرە هەڕەوانە ناڕەحەت نییە ئەم حاڵەتان دێتە بینی باوەڵا زۆر ناخۆشە کابراکە پێی نەبێتتر بێ خاتری زیابگی بۆ ئێمەش دەست نایە نیوە ئێوە جگە لە ئەوە کەمانتان ماڵ بۆ بەسەردانەوە و کوتی کرێشە دەنیان کرێکەش ماڵ باڵێ ئێمە سەلەم دوکانە کرێچین 3 نەفر 3 عایلێن عایلە لەسەرم عایلێن ئاڕۆڵە ئەیچوون بە هەر سێ کاتێ موچە ئەدرێ یەکسەرە گۆڕێ کڕینیەوە پێداویستە بەتاشیت ئاڕەوەڵا کە موچە بگودرێ یەکسەر بازار فەرقەکە سایسە بازار فەرقەکە بەس کە نەبێنەوە وەڵا فەرق ناکە باش ئێستا دەنگۆیەکەیە کە ئەگەر موچە نەدرێ بایکۆتەکرێ کە بایکۆت بکرێ ئەم میشانەیەوە چی لێ ئەم شتانە ئێمە کامل بێ بەزەرە لەبێ هەڵگری بۆ ساڵێکی تر ئیتر ئەگەر حکومەتیش قەرارەکە بگۆڕێ وەرەوەنی تربین بە پانگ ئیسە سێرەکەی کاکە جان ئەمە ئەگەر بگۆڕێ بۆ ساڵی ساڵان وا بۆ ساڵان هەموو ساڵێ هەر ساڵێ ڕێنیان دروستەکە وا بوو ئیتر باش ئێستا قەراری تربێش بە هینی خۆمان کردمان ئەم ساڵ کراوە بە سپی و ینی بڵێن ڕەساتی بدایی متەوەسەنی لیس پێرەوە زۆر باشە ساڵان لەپڕ مەکتەبێ و بە بەس بەتەنیا قەمیسەکەی و بە زەرد مەکتەوە بە نیلی هەموو مەکتەوە بە بڵین ماڕۆنی یعنی ئەمە ئەگەر بکەوێتە ساڵێکی تر ئەوە نییە بڵێ ترستان نەبێ ڕەنگە بگۆڕێ یەکسەر خیاساتەکەیش تۆ ئەمە مناڵە ئەوە قیاسی بچووکە دروست بڕوان پێ بەس بگۆڕێمین بە فلیم ئەنی ڕێک تاو من خۆم ساڵێکیان هەر عینی شتە شتێکە تو وێڵێ بڕواکە تقریبان 1300 پارچە پارچیمە 1500 تشێتی پەمەی بوو تشێتی مارۆنی بۆ ڕەنگان تاو نەفرۆشت نەفرۆشرا نەوەڵە
لەبەر یەک قراری حکوومەت یەک قرار بگۆڕ ڕێگە مەزەرەکەین مەرحەلەکانە گۆڕێ لە ئیبتیداییەوە گۆڕێ تا ئەعدادیە تا سانەوی هەمووی فەرقەکە بۆ نمونە ئێستا تەلەبەی ابتیدایی تەلەبە ئەعدادی بەعام 4 دەفتەرە بن یان 5 دەفتەر یان 4 دەفتەر 4 بۆ 5 دەفتەر بیت دوانسیانێکی بۆ ڕئیسیەکانەوەی تری بۆ ئیملە باشە ئەو بابەتانی ژەمن ابتیدایی وانە محفەزەی قەڵەم و ئەوانە بۆ ئاو بەرە ئەی وەکو ئامادەیەکان ئەوان مامەدەوی بنەڕەتی زیاتری وێت ئەوان دەفتەری زیاتریانەوە بەر چەند دەفتەرە بەن؟ تقریبان 7 دەفتەرە بن 6 دەفتەر 7 دەفتەر ئێستا بەرودەوامە ڕۆین تەمان موچە تاسیری ڕاستەوخۆی لەسەر بازاڕیەوە ئێستا کە موچە دووماگە نەدراوە تا چەند کاریگەریەکەی دەرکەوتووە لەسەر ئەم پێداویستانەی ئەوە ساڵان کە شتی مەکتەبماندانا هەر زوو خەڵگە هات شتێکری بەس ئەم ساڵ هەر کەسی ژێت پرسیارەکە جارە نایکرێت لە بزانین مەکتەب بکرێتەوە ئەیچوون ینی دوو دڵە لەوەی کە مەکتەب بکرێتەوە بایکۆت بێ ئەوە لە ئەوەی جاران خەڵک زووترا و شتێکری کە مەکتەب بکرایەوە قەڵبارغێکی وا دروست ناوە ئێستاگە مەکتەب بکرێتەوە و هەبێ لە کاتی خۆیان ئەنجا خەڵک بە هۆسەیەت ئەو کاتە ناخۆش ئەم ساڵ دەنگۆی بایکۆتی ژێ خەڵک حەزەری واڵێ بەخواناڵم هەرچیە دەڵێ جارە بزانین مەکتەب بکرێتەوە ئەگەر بایکۆت بێ ئەم شتە تاشەن زەرە لێوەدا وەکەوەی پێداویستیتانێنەوە ئەگە بایکۆت بێت چۆن زەرەر لێ ئەمە شتەمان کڕیوە ئەمێنێتەوە کە نەفرۆشێمێنێتەوە بێ هەڵیگریتەوە حاڵە دەی دایک و باوک بێنێرە نتوانم پێداویستیانە بکڕن بینی وتە خەڵکی خەڵکێکی فەقیرە هەر بە جلو بەرگەکە دیارە ناتوانێت شت کرد ناوەڵ پرسیاری کردو و نتوانانی و ڕۆیشتوە هەر کە قساگە دیارە خۆی خۆزەلامی فەقیر خۆی یەکسەر دیار چۆنە ینی وەزی بژێوی خەڵگەم ساڵ بەبەرە بۆ کڕین چۆنەوە کە ئابیین بام هەر وەک خۆی وایە ئەو خەڵکی کە هێتە ناو بازار دیارە خەڵکی بازار دیارە بەڵام خەڵکی فەقیریشی تیا و خەڵکی شتیا وەزعی باشە بەڵام زۆرجار ڕەنگە منداڵ نەزانێت کە ئەم دایک و باوکەکە پێینی هەر داوا بکات زۆر جار ئێمە یەکسەر هەستی پێەکەین تۆ مناڵەکە داوایەکە و دیارەکە لە نەبوونیە بەیان لە شوێنی تر زۆر جار مناڵ هەر داوای شتەکە و بۆی کڕیوە لە شوێنێکتر بۆی کڕۆ لێرا شتێکە بینێر لە بمەرێ ورکە گرێەوە جیای ئەنار بۆی کڕیوە و بەس جاری وایە لە فەقیریە ئەمە یەکسەر خۆمان نەزانین حاڵەتی فەقیریش دێتە بەردەست چۆنەرەوەڵە خەڵکێگە توانای نییە کاریگەری هەیە لە سێستا تۆ سێمان مەعاش نەدرێ خەڵک پارەی پێنەوێ نێتە ناو بازاڕانی لە چاوپارەوە لە 150 فەرقی کردووە ئێستا نرخی پێڵاو چۆنە لە چەنەوە بۆ چەند دەست پێکە لای نرخی پێڵاو لە 11,000 دەست پێکە لە 12,000 13,000 تاوەکو حدی 27,000 و 25,000 ئەو سعرانە لە 11,000 بۆ 27,000 بەڵێ باشە کەم موچە نادرێ وەزی سە باش نییە وە قوتاقوانج دەکرێتەوە تا چەند کاریگەری بۆ لەسەر بازاڕیەوە کاریگەری زۆر هەبوو حسابمە مەکتەبی تقریبان دە ڕۆژێکی ما بێت لە چاو پارەوە فەرقێکی زۆر عنی پار ئەم کاتانە بازار زۆر قەڵەباڵغ بوو عنی ساڵ بە ساڵ بەڵێ سێ مانگە مەعاش نەدراوێن کاریگەری هەیە لەسەر بازار و لە چاو پارە زۆری فەرقە حاڵەت هەیە بینی بێتان دایک باوک بێت نەتوانێت پێڵاوەکە بکڕێ و جێبێ لە شوێن هەڵە بینیمانە حاڵەتی وها بووە خەڵک هاتوو بۆ پێڵاو پارەی پێ نەبووە چۆمڵەی بیکڕیان بتوانێت پێداویستی مناڵەکەی دابین بکە نەیتوانیم ئەی خێرخواست تا چەند خێرخواست دێ بۆم شوێنانە یارمەتی و فەقیرانە بدایان بۆ نمونە ئێوە ڕاست پێرشتی وایە شتیوام نەبینیوە نەوەڵە دەگمەنە ئێستاکانە هەیە سێ نەفەری هەیە چوار نەفەری هەیە کاکە لە هەموو نوعەکانی هەیەی سێ بۆ چوار تەلەبەری بەڵێ قوربان باشە کە دێتە ئێرە چەندێک بە چەندێک مەسروف دەرەچێت بێتە ئێرە ئەگەر بێتە لای من ئەگەر سێ تەلەبەی هەبێت یەکی پانتۆڵ و تیشێت دەبێت بەهای 25 ئەمە 75 ئەگەر پانتۆڵ و تیشێتێکیش بێت ئەبێت دەفتەر و قەڵەمە و شانش ئەمە دەفتەر و قەڵەم و کالە و جانتە لەو جانتاش خەرە ئەو لاوانە تقریبان مەسن تەلەبەیەک احتیمالی هەیە بە 150,000 دەرچێت بداویستەکانی هەر هەمی متەکاملکە بە 150,000 دەرەچێت ئەو کەسەی بۆ نمونەوەی باست کرد خێزانێک سێ تەلەبیان هەبێ تقریبا 300 بۆ 400,000 بۆ 450 ئەگەر متەکامل بێ ئەگەر ڕەزیلی دیان نەکات خەڵک ئێستا دێتە دوکانەکەی تۆ هەستی پێەکەی کە ینی بزانی فەقیرە فەقیر چۆن هەستی پێ ناگەێت تا سەر ئەسخە معاملە لەگەڵاک ئەگەر کانەتی بێ پێی بەوت معاملە و تەنەزولاتەکە تێگەی برا چۆن کابرا ئەگەر لە مەسەلێکی کوردی وەکو عەرزم کردی کاسەی پڕ ئاشتی ماڵە کابرا پارەی پێ بێ منەتی نییە
باشە خۆم ساڵ ئێستا وەزی موچە باش نییە سەر و دوو مانگە موچە نەدرا بەرە زۆر ڕاستە ئەمە تاسیری بۆ لە سەروی خەڵک سە تاسیری بۆ خەڵکی کاسب هەیە خەڵکی کاسبی زەرمەنە لە بەرەی کاتوکە پارۆ پێنەبێ بێشتکردی منیش پێ شتەکە کە نەفرۆشە چی لێ بکەم منیش پارەم پێ نییە سەر بگەم ماڵم ناڕەت ئەو کاتە ڕەنگە ئێوە وەکو دوکاندارەکان زەرەر زۆر بکەن لە بەروی شتەکە تازەوەتە ماڵ یاسە دوو جار زەریژەکەن ئەم ئەشیاکە ئەمنێت و هەمیشی کرێچێ لەم بازارەیە کرێژ بدە کرێژ بێ قوڵان کرێکەشی بە زیادە ڕۆ زیادە ڕەوەژە ڕایەتی خۆ تەلەبەت هەیە لە ماڵەوە باندوانم هەیە پۆلی چەندن 12 حوت ئەو کاتە مەسروفی پۆلی دوانزەکان زیاتر لە ببراوت پۆلی حوتەکەم لە ئەم کاکێ بای 6,000 بە خااتری شو بەسەری جملەکەی بەس دەفتەر و قەڵەم وەکرێ بەڵە ئێ من ناڵە تەلەبیاتێ دەبێ دەفتەری قەڵەمی بۆ پۆلی حوتەکان بالا قوربان ئەی دوانزەکە مە حوتەکەەوە نەهاتوە ئەگەر بێ هەر بەقابە بە دووقاترە حالبەتە مەسەبی زیاترە ئەنجاکۆکە لەو سەری شۆ کامە پاسە مەسەبی ڕۆژانەیە خۆ هەروە بۆش دەگانە بکرێ پاسی هەیە تەکسی تەکسیەکە گرانترە هەیە پاسەکەی 25 هەست. پێداویستەکان چی دێ لە قوتابخانە؟ من بەنسبەت خۆمەوە من کۆڵۆنم هەیە گۆرەیم هەیە پاپیۆنم هەیە ڕیباتم هەیە ئەمانە هەمووی هەمانە باشە نرخەکان چۆن ئەم ساڵ لە چاو پارە هەر وەک یەک وایە چونکە ئەو شتانە زۆر سەر بەرز نییە ناوەڵە زۆر باشە کەسێک کە دێت بۆ لای تۆ بۆی پێداویستی یەکێک لە قوتابیەکانی بکرێ منداڵێکی بکرێت بە چەندێک لە ئەو شتانی تۆ تەواوە بێ لێی دەرەچێت بۆ تەلەبەی کەس بۆ نمونەگە کۆڵۆنێکی بێ کۆڵۆنیەوێ بۆ نمونە گۆرەویەوێ شۆرتوفانی لە یان پاپیۆن ئەمانەیەوێت ئەو پەڕی ئیسێ شتەکان داشت فەرقەکە ئیسێ کۆڵۆنیە هەرزانە شتێکی مەزبوط شتێک کە خراپ نەبێ مەزبوطیەوە بەکەڵکیەوە بێ بۆ دەوام بەکاری بێ ئەو شتانە ئەو پەڕی 10,000 پێویست بێ بۆ تەلەبێ ینی یەکی دانەیسە کۆڵۆنێ بەری شۆرتێ بەرێفانی لێبەری بۆین باخێ بەری گۆری بەری کەمتری ژێوێ سارەکەی 10,000 دەبێت لای تۆشت بکرد باڵێ باشە حاڵت هەبووە دایک و باوک بێنە لات نەتوان پێداویستیانە بە تەواتی دامکرد باڵێ هەی چون خەڵک زۆر دێتە لای وەڵی یەت بەزیتر ئێمەش ینی چاومان لەوەیە ئیسە من بۆ نمونە سوور بزانم ئەو کەسە مستەحەقە حەز ئەەکەم چی بێ قوتابخانە بۆی بکڕم ینی ئارە وەڵی ینی گەڕام زۆر جابینیمە کە کابرای چی بێنە بۆ بەخوایك علاگەشتم بۆ پڕکردەوە خۆش بێ خێرت بنووسێ بەڵام ڕەنگە توانێەوەش محدود بێ ینی نەتوانم شتە بۆ هەموو کەس زانیشی شتەکە وای لات و ینی سیقە نەماوە ینی هەموو کەسێ دەڵێ نیمەیان ئەڵێ فەقیرم یان خۆڵەکە نەچاو بەبوونێەوە فەقیرەکەی زەرمەند دەبێت تۆ ناوایە بە تەکی دوایە زۆر باشە بۆ ئەم ساڵ حاڵەتت بینیوە یان هێشتا خەڵک نەهاتۆ بۆ کڕین بێت بڵێ ناتوان مۆشتانە بکڕم وڵی ئیشتا لە منتیقەی سلێمانیا چ کاتێ بازارەکرێتەوە مامۆستا تەلەبان نێرێتەوە لە بڕۆن ئەوە کڕن ئەو دووسێ ڕۆژە قەرەباڵخەبێ بەسی تێز بە ڕێژەیەکی کەمە ئیسێ خەڵک زۆر شت ناکرێت بەستر ئەوی ئامادەکاری کردوە بۆ مەکتەب دایکێک بابکێک کە دێ بۆ ئێرە جانتای زیاتر چ نرخێکە بن و چەند دانێژە بن 15 بن 20 بن ئەتی بە پێی مناڵەکە کەوتوە هەیە دوو مناڵی هەیە تەلەبەی هەیە هەست سێ مناڵی هەیە بەپێی عیلەکەی بڵێن ئێستا موچە و کۆزایی هەمیشە تاسیری لەسەر بازار هەیە دوو مانگە موچەش نییە قوتابخانەش دەست پێەکە ئەمە تا چەند کاریگەری بووە لەسەر فرۆشی ئێوە و کڕینی دایک و زۆربانی بە چاو پارۆ ئێمە فرۆشمان 400 کەمی کردووە 500 کەمی کردووە 500 بڵێ بەڵێ ئێمە بڵێن دوێنە بای 300 مافرۆش بێ ڕۆژان ئەو کاتە پار بای 700 مافرۆشتووە لە ڕۆژێکە نزیکەی 400 بۆ 500 فرۆشی کەمی کردووە حاڵت هەیە بۆ نمونە بینی بێتەوە خەڵک زۆر دێتە لاتان نەتوان ئەو شتە بکڕن یان گەڕا بێتەوە بەس پرسە هەیە زۆر هەیەنی مشتری دی وڵی پارەکەم تەواوی ناکە یامەتیمانەوە بە پێی توانە ینی 15مان ڕەنگە ناتوان یاربەتی ینی هەموو کەسێک بدەن چونکە ئێوەش محدودە ینی ئەتوانین لە ڕۆژەکە یامەتی دوان سێ نەفە بین زیاتر ناتوانین حاڵەتانش دێتە بەر ڕۆماتەیەەکە زۆریش زۆر شتی وا هەیە
دایکێک باوکێک بێتە بازار بە چەندێک مەسروف دەرەچێت بۆ نمونە بۆ مناڵەکەی بیکرێت لێرە ئەگەر یعنی بۆ تەلەبەیەک یەک تەلەبەی هەبێ 20,000 بەلا چی بۆ بکڕێ بڵێن بۆ نمونە منەوەی کاڵم بەس دوو پارچەیە بۆ دی و پانتۆڵە بەس ئەوە نەی بەس ئەوەنە ئەگەر جانتامە حساب نەکردووە گۆرەوی قەرتاسێمە حساب نەکردووە ئەم شتانە ئەمە هیچ حساب نەکردو باشە کەواتە ئەگەر کامل هەموو پێداویستەکان حسێب بکەی بەرزە بێتەوە نرخی زیاد دەکەێت یەک تەلەبە بەلانی کەمەوە چێتە 6,000 وەڵەگە بە کاملی بۆی بکڕێ ئێستا وەسی موچە باش نییە هەستی پێەکەن کە خەڵک وەکو پێویست ناتوانێت بکڕێت بە دڵنیاییەوە موچە نەدراوە خەڵکی شۆکو پێویست یعنی ئێساگەر مامۆستا باشەرف بکە ئەنجا خەڵکی زۆر بە یەشتە کڕێ ئەوەی کە کرد زیاتری قەزا و ناحیەکان هەیە باڵە دەرەوەی شار وەکو ڕەنگەکان چی دیاریکراوە بۆ قوتابی ڕوونکردنەوەک لەسەرەوە بدەیت هەر ڕەنگەکان بۆدی سپیە تیشەرتی سپی لەگەڵ پانتۆلی ڕساسی ئەمە بۆ پۆلی یەک تاشە بەڵە بۆ ئەوانەی تریش 1970 بۆ بەنسبەت کشان و پانتۆلی نیلیە لەگەڵ تیشەرتی سپی گەورەیە خەمیس پۆلی 10 و 12 کە ئامادەی ئەویان چیان وە دیاریکرد ئەوان کەوتۆ سەر مەکتەبەکان هەیەە وەکو هیانە تەنورەیە هیانە ڕەنگەکە ڕەش و سپی هەر ڕەش و سپێ بەڵە هەمی کام ڕەش و سپیە ئیتر دەکەوێتەوە سەر مەکتەبەکان حاڵەتت بینیوە دایک و باوک بێت ناتوانێت و شتانە بکرێت زۆر هەیە ڕۆژانە ئەگە بڵم 10 کەس ڕوو لێ ماکە لەو بابەتانە کە یعنی دەسەڵاتی نییە یعنی دەسەکە بە گریان ئەگریکە دوو پارچەی بیتێ ئارەوەڵا بەس زۆر هەر حال خۆمان نمونێ 12ێکمان لایە کە هاوکاریەکەین بەڵام تواناویش محدودە خۆ ناکرێ ینی هەمووشیدەوەی بڵین بۆن منۆکوتم تەلەبەیەک توێ دابینی بکەی بۆی بەلایانی کەمەوە 6,000 ئەگە هەر دەست پێ بگرە یەک بۆدی بۆ بکڕێ خۆ بەدێک بۆدی تەلەبی دارە ناکە وایە احتادی هەبێ مەزستانیە وشک نابێتەوە زۆر دەوری هێرە وڵا یەک تەلەبە بەلایانی کەمەوە ئەگەر دەستیش پێوە بگرێ خوا 50,000 تاو ئیشەڵا ینی ئێوەش خێرتانە نووسێ یارمەتی ئەو کەسانە دەن بەڵام ئەوەی کە گرنگە موچە بدرێت تاوەکو بە تایبەتی لە ئێستاە کە زەرورە پێداویستی قوتابخانە ئیجباری ئەین دایک باوک ناتوانێت ئیجباری بەدڵنایەوە کە موچە درێ یەکسەرە گۆڕێەوە 100 موچارە وەڵا پێیوەستە بە موچەوە لە 100 چکا کابرا 3 مانگە 2 مانگە موچەی وەرنەگرتووە یعنی بێ فرای چی بکەوێ فرای جلی تەلەبە بکەوێ فرای ئاسوقە بکەوێ فرای پارەی مۆلیدە و کاربار ڕێسی وەمانە پاسیشی دێتە سەر پاسی قوتابخانە سەر ئارەوەڵا زۆر ینی بەڕاستی ئەبێ ئەم وەزە حکومەت ئینشاءالله چاچی بکە ئینشاءالله دوعا بکەین خۆی گەورە ئەم حکومەتەمان بۆ ساڵح کە ینی وای لێ بکە کە ئیتر موچێ دابین بکرێ بەڕاستی لەم کێشێتەوە هەموو ساڵێ ئەم هەردووبارە بێتەوە لە کاتی مەکتەبە لە کاتی بەرەجەژنانە هەموو ساڵەم شتە هەیە بەپێی ئەو ڕێنمانەی کە وەزارەتی پەروەردە دایناوە لە قۆناغی پۆلی 1 تاوکو پۆلی 6 بنەڕەتی دەبێ قەمیسی سپی لەگەڵ پانتۆڵی ڕساسی یاخود تەنورەی ڕساسی بۆ کچان لەبەرکرد پۆلی 7 و 8 و 9 بنەڕەتی قەمیسی سپێ لەگەڵ پانتۆڵ و تەنورەی نیلی و هەروەها بۆ ئامادەی کە پۆلی 10 و 11 و 12کە قەمیسی سپیە لەگەڵ پانتۆڵی ڕەش یاخود تەنورەی ڕەشە ئەمانە ئەو ڕێنمایانن کە وەزارەتی پەروەردە دایناوە بازاڕەکان ئێستا دوکاندارەکان پێداویستەکانیان هێناوە بەڵام باز لەوەکەن کە نەبوونی موچە وای کردو ئێستا خەڵک بە ئاسانی ناتوانێن پێداویستیانە دابین بکە و ئەوانیش توانیان محدودە ناتوان هاوکاری هەموو کەسێک بکەون تا ڕادێک دەکرێت بەڵام لەبەری ئەومانیش کریان لەسەرەوە ئەم بەسروفاتانەی کە کردویانە بە پارە کردویانە ئەگەر بێت و بەم شێوازە بەردەوام بێ ڕەنگە ئەمانە بێتە هۆی زەرەر بۆ ئەمە بۆیە داواکانین خێرخوازان ئەو کەسانی کە هەبوون خزم و کەس و کار ئەوەی کە هەبووە بە چاوی لەو خێزانانە بێ کە منداڵیان هەیە تەلەبەیان هەیە یارمەتیان بدەن لە پێداویستەکان چونکە بەڕاستی منداڵ ئەوە نازانێت کە بڵێ موچە نییە یاخود پارە نییە کاتێ دەچێتە قوتابخانەکەی دەبینی هاوڕێکانی کچێکی هاوڕێ یاخود کوڕێکی هاوڕێی جلوبەرگەکەی جوانترە پێڵاوەکەی جوانترە بۆ ئەم سەختە کە جلوبەرگەکەی ئەمەوەکو پێویست نەبێ منداڵ بەم شتە زۆر خەفەتەخوا وەکو پرسیارمان کرد بە دوایە چوم بۆ هەر منداڵێک بە پێی ئەو قۆناغی تایەتی نزیکەی لە 7,000ەوە بۆ 150,000 پێداویستی هەیە کە پێداویستەکان خۆی بینێتەوە لە پانتۆڵ و قەمیس لەگەڵ تەنورەکە کچە پێڵاوە کالەیە کە بۆ مەکتەبە جانتایە قرتاسەیە بابەتی دەفتەر و قەڵەم و ئەو بابەتی
ئەوەی کە ئاوی پێخۆنەوە ئەمانە هەمووی مەسروفاتن لەسەر خێزانەکان هیوادارین بە زووتنیکات موچە بدرێ بۆ ئەوەی ئەم پێداویستانی قوتابخانە دابین بکرێت و خێزانەکانیش تووشی ئەو حاڵتێ حراجێنە من لای منداڵەکانیان بەرنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.